ئازیزانمان بەردەوامی لەگەڵتاندا و لەم تۆرەدا باز لە هەوکردنی جگەر دەکەین. 28 دیاریکراوە باڕۆژی جیهانی هەوکردنی جگەر و لە جیهاندا لەم ڕۆژەدا کۆمەڵێک ڕێنمایی کۆمەڵێک هۆشیاری دەخرێتە بەردەم هاوڵاتیان و کۆمەڵێک کۆنفرانس و هەروەها چاوپێکەوتن و سیمینار ئەنجام دەدرێت لەسەر هەوکردنی جگەر. لە بەپێی راپۆرتێکی WHO لە ساڵی 2022 1.3 ملیۆن هاوڵاتی بەهۆی هەوکردنی جگەری ڤایرۆسیەوە کە ئەویش خۆی لە جۆری B و جۆری C ئەبینێتەوە مردوون. وەروەها زیاتر لە 300 ملیۆن هاوڵاتی لە جیهاندا توش بووی هەوکردنی ڤایرۆسی جگەرن یاخود جگەری ڤایرۆسین کە 254 ملیۆنیان یاخود جۆری بیان هەیە هەوکردنی جۆری بیان هەیە و هەروەها زیاتر لە 50 ملیۆنیشیان هەوکردنی ڤایرۆسی جگەری سیان هەیە کە یەکێکە لە زەنگە مەترسیدارەکان و هەندێک لە جۆرەکانی کە بوونی هەیە کە A و B و C و D و ئیشی هەیە هەڵە نەبم ئەمانە هەندێکیان درۆژخانن و هەندێکیشان کوردخانن و لێرەدا ئێمە ئەمانەوەی باز لەو بکەین بزانین نیشانەکانی هەوکردنی جگەری ڤایرۆسی چییە و هەروەها چارەسەرەکان چین ئایا ڤاکسینێک هەیە بۆ ئەوەی بەکاری بهێنین و دوور بکەوینەوە لە هەوکردنی جگەری ڤایرۆسی. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری پرۆفیسۆر دکتۆر فاروق حەسەن ڕاوێژکاری نەشتەرگەری گشتی کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. کاک دکتۆر با سەرەتا بزانین ئایا هەوکردنی جگەری ڤایرۆسی چییە پێناسەیەکمان بۆ بکەیت و هۆکارەکانی چی؟ بەڵێ هەوکردنی جگەری ڤایرۆسی یەکێکە لە جۆرە هەرە باوەکانی هەوکردنی جگەر بە واستەی ڤایرۆسێکە بێ ئەویش کۆمەڵێک جۆرە نەتوانین بڵێن A B C D E ئەگوازرێتەوە لە یەکێکەوە بۆ یەکێکی تر وابێ بە هەوکردنی جگەر ئەمە هەوکردنی جگەرە هەنێ جار هەیە شتێکی سادە و یا شتێکی بەسیتە وەکو ئینفلۆنزایەک بەس تووشی زەردوویە بێ ماوەیەک یعنی ناتوانێت جۆڵە و حرەکە تووشت بکات لە ماڵەوە دانیشەی پێویستی بە ئیسراحەتەیە بەڵام هەنێ جار هەیە زۆر تیژانی لە سایەکیان بە تایبەتی لە جۆری بیوسیەکە نەخۆشەکە لی دەرناچێی کوژێ ینی کە تووشێ بێ بەوا بەخەست و تومی گری کوژێت جگەری هەمووی هەڵەوەرێت چۆن شتێک بەفرێگە توێنیتەوە جگەرە توێتەوە دەستیەوە لە ساعت 4 بۆ 5 ژیان ئەبن بە درێژخایان درێژخانەکان کێشەن هەم بۆ چارەسەری خۆیان هەم بۆ گواستنیان ئەبن بە هەڵگری ڤایرۆسەکە بۆ خەڵکانی تر ینی ئەوەیە مەترسیەکە ینی هەر بۆ کەسەکە نییە بۆ دەرۆپشتی و بۆ ئەوانەی کەوا بەرکەوتیان هەیە لە بەر ئەو کەسی کەوا هەڵگری ڤایرۆسەکەن. جا ڤایرۆسی جۆری ئەیمان هەیە لەگەڵ ئی بە واستەی خواردن و پیسبوونەوە نەقڵە بێت لەبەرەوە یەکێ لە هەرە کاریگەرە ڕێگاکانی بۆ ئەوەی توش نەبیت خۆپاراستنە ئەگەر خۆ بۆ پارازی سەلامناڵ خۆشماڵی خۆپاراستن چاکتر لە چارەسەرکردن ئاسانە بێت چارەسەرکردنەکە یعنی کەمتر خەڵک توش ببێت چونکە نەخۆشیی زۆر بەربڵاوەکو بە ڕێزەوت زۆر ملیۆنە خەڵک لە عالەم گیرۆدەی ئەم نەخۆشیەیە و ئەی بە واستەی پیسبوون بە واستەی خواردنی پیسبوون بە واستەی دەست نەشتن مناڵێکە یەکێکە چێ بۆ ئەو دەست بەکارێنێ دەزەیە لە کەلوپەلەکانی دەرگا و شتەوەیکی کە بە دوای ئەڕوا لێوی نەقڵە بێ لە ڕێی پیساییەوە نەقڵە بێ لە دەی دەستنشتنەوە نەقڵە بێ ینی کەواتە پاک و خاوێنی و پاک و تەمیزی لە ڕێی خواردنت لەو شوێنانەی کەوا قەڕەباڵغن لە کەمپەکانە لە بازە مەطعەمێکە لەبەرەوە خۆشبەختانە بە ڕێبەرایەتی تەندروستی ئێمە سلەیمانی فەحسی دەوریەکەن بۆ ئەوانەی کە لە شێشخانەکانی ژەکەن بۆی هەڵگری ڤایرۆز نەبن چونکە ئەوانە هەڵگری ڤایرۆز بن ئەبێت چارەسەر بکرێن نەبێ ئەوی شە بکەن و بێ زۆر ینی چونکە گواستنەوەیان بۆ ژمارەیەکی زۆر خەڵک هەیە بەڵام جۆری بیوسی بەس بە خوێن نەقڵە بێ خوێن و بەشەکانی خوێن و خوێن چۆنە گوازریتەوە بە خوێن بەخشینە لەبەرەوە فەحسە کرێسە لە بانقی خوێنەکانە بۆ ئەوانەی کە ڤایرۆسیان هەیە بەڵام بێزگە لە خوێن و خوێن وەرگرتن دەرزی هەیە دەرزی هاوبەش یانە گەرێکێ دەرزیەکی هاوبەش جاران دەرزەکان بیریم زمانی ئێمە دەرزەکان شوشە بۆ یان قسەوێکی کرد بۆ سپرتویەکیان لێ ئاو هەندێک جار باش بۆ هەندێک جار کەفوو نەبوو ئەمە کافی نەبوو بۆی نەخۆشەکە ڤایرۆسەکە لە ناوبەرێ ئەو دەرزیە کرابەیەکی زرا نەقڵە بوو ئێستا دەرزەکان خۆشبەختانە هەمووی بۆ بە دیسپۆزەبڵ و بەکار نایەتەوە لە ڕێی ئەو کەلوپەلانە تیژانەوە گوێزان دەلاک ئەوانە هەموو خۆپارێزی خۆیان ڕێنمایەکانیان لایە
چکە ئەو جێزانە و مەچینەیە کە بەکارهێنێ ئەگەر خوێنی یەکێکی بەرکەوت بۆ ئەوەی دوای ئەو نەقڵێکا بووی کەواتە ئەو شوێنانەی کە نەقڵە بێت هەمووی ڕێنماییان لایە بۆی نەخۆشیەکە بەڵاو نەبێتەوە و کۆنتترۆل بکرێ و خەڵکی کە توش نەبێت دەرزی هاوبەش ئەو کەلوپەلانەی کە حتا لە ماڵێکە یەکێکە گەر تووشی نەخۆشیەکە بوو ئەبێ ئەو کەلوپەلانی کە بەکارێنێ شخصی لە خاولیە لە فڵچەی دانە لە گوێزانە لەو شتانی کەوا بەر لەشەکەی و لەوانەیە خوێنی لێبێ تەسەور ناکەی دانشتێک خوێنی لێ خوێنەکە بەس ئەوەنە کەمە ڕواتە خوارەوە بەس ئەو فڵچەی دانا گەرێکی کە بەکاری بێنان کافیە بۆی نەخۆشەکە نەقڵکا بۆ یەکێکی تر بیوسی بەڕێ خوێن و بەربوومەکانی خوێن و دەرزی هاوبەش و ئەو شتانە و بەڕێگەیەکی کەش هەیە گەر هات و بڕین لە ڕێی گەرات و سەررجێگەی کرا لەگەڵ خێزانەکەی خیانە بوو لە ڕێی سێکسیشەوە نەقڵە ئەبێت لە ڕێی سێکسیشەوە بیوسیەکە نەقڵە بێت دی زۆر لاوازە بە کۆڵی بینە بێ ناگوازرێتەوە ینی بە تەنیا کێشە دروست ناکە ئیش هەر لە ڕێ خواردن و پیسبوونەوە نەقڵە بێت بۆ خەڵک باشە کاک دکتۆر با بە دیاریکرایی باس لە نیشانە دیارەکان بکەین و ئەم نیشانانە کەسەکە زوو هەستی پێکە یان هەندێک جار زۆر بەسەر نەخۆشەکە تێپەڕێ اینجا هەستەکە ئەم نیشانانە هی نەخۆشی هەوکردنی جگەری ڤایرۆسیە پرسیارەکە زۆر بەجێ خانم هەموو نەخۆشیەکی کە ینی بڵێن پەتایە ئەگوێزرێتەوە ماوەیەگەیە لە بینی چوونە ژوورەوەی میکرۆبەکە ڤایرۆسەکە لەگەڵ دەرکەوتنی نیشانەکانی ئەم ماوەیە بکو ماوەی حەزانە وایە لە زۆربەی نەخۆشەکانە هەفتەیە دوو هەفتەیە بەداخەوە لە ڤایرۆسی جگەرە لە مانگ کەمتر نییە جاری وایە بۆ 3 مانگی ژەڕوە لە بەرەو تۆ بەرکەوتی یەکێکی هەیە نەخۆشیێک ناسیاوێک سەردانی کردووە هەفتەیە نیە دوان بیریە چێتەوە کەوا ئەو ماوە پێشتر کەوا بەرکەوتی هەبووە لەگەڵ هەڵگرێکی ئەو ڤایرۆسە یا لە خوێنی وەرگتووە یا دەرزیان پیا کردو یا شتێک ماوەکەی لە دوای ئەوە هەست بە چیەکە وەکو هەموو پەتایەکی تر لە شێشێ هەموو جانی دایزرێ هەست بێ بێزیەکە بێهێزیەکە ئارەقەکاتەوە جونگەکانی نایە لەگەڵیا تامی خواردنی ئەگۆڕێت خواردنی بۆ ناخورێت دڵی تێکەڵێت یعنی وەکو شتێکی تایبەتی نییە بە ڤایرۆسی جگەرەوە بەڵامشانەکانشی نزیکە لە هەموو پەتاوشتەکانەوە لە بەرەوە دێنە بەر دەرزی و ێنە بەر ئەوە دوایی کە پێ ئەگا زەردوویەکەی تیا دەرەکەوێت کە زەردوویەکەی دەرکەوتیایە چاوی زەر دەبێ پێستی زەر دەبێ ناودەمیز بەرەو زەردیە ڕواڵی زەردەچۆی خواردووە میزەکەی تۆخە بێتەوە کە گەیشتە ئەوە تەشخیصکردنی قورس نییە لەو مەرحەلەیە چونکە ببورن کە تۆ زەلامێت چاوی زەر دەبێت سەڵێ زەردوویەتی هۆکاری زەردوویش 3 جۆرە یا خوێنە یا جگەرە یا بەرد و زرا و بەعزە نەخۆشیێکی کەیت کەمتر هەیە لامیان بەربڵاوتر ڤایرۆسی جگەرەکەیە فەحسی بۆ کرێ زمایشگای بۆ کرێ و تەشخیص دەکرێت زۆر باشە دکتۆر با باس لەوە بکەین بزانین ئەگەریکێک لە خێزانێکدا تووشی ئەوکردنی جگەری ڤایرۆسی بوویەوە ئایا دەبێت ئەندامەکانی دیکە بترسن لەوەی کە بووماوەی بۆیان گوازراوەتەوە ئەگەر لە جۆری ئەی بوو و جۆری بی بوو ڤاکسین هەیە توان خۆیان بکوتن بە شەرتێ فەحسیان بۆ بکرێت توش نەبوو بێت لەو کاتە تێگەی چۆن بەڵام ڤاکسینەکە هەر بۆمە چەندێک یان کاریگەریە بێ لەسەر کەسەکە کە توش نەبێت ئەیپارێزێت ئەیپارێز و دوایی دووبارەبوونەوەی هەیە جورعاتی هەیە 3 جورعی هەیە جورعی منەشتی هەیە دوای 10 ساڵ یعنی وەکو خۆکتانەکانی کە کۆرسە جورعی یەکەم جورعی دووەم جورعی سێم دوای 5 ساڵ جارێک 10 ساڵ جارێک جورعیەکی لێن بۆی تەقویی کە ینی زاکیرەی بەرگریەکە زیاکەن وابێ کەلوپەلی ئەو کەسە جیاکەنەوە کەلوپەلەکانی شخصیە حەمامە خواردنە پەرداخەکانە کەوچک زۆر گرنگە لە ماڵێکا مەسەرەن ئێستا زۆر ماڵ و زۆر شوێنیش هەیە کە قاپێکی مشترەک دانێن کەوجیرێکی تیەکەن بە تەنیا بۆ ئەوەی بۆ بخەیتە قاپەکەی خۆت بەس جاران زۆر کەس بەو کۆچکی خۆی کرد بە دەمی مناڵەکەیە کرد بە دەمی خێزانەکەیە بەلیک نەقڵە بێ زۆر باشە کاک تۆ بێزگەر لەوەی کە ئەوترێ ئەمە ڤایرۆسیە ئایا هیچ ڕێگەیەکی تر هەیە بۆەوەی کە بگوازرێتەوە ئەم لە نەخۆشیە ئەیئی پیسبوون بەرکەوتن لەگەڵ یەکێکە کەلوپەلەکانی بەرەکەوێ حەمام و ئاودەست و خاولی و ئەوانە بەرەکەوێت لە ڕێی پیسبوونەوە نەقڵە بێت یعنی توانی بڵێ لە ڕێی دەم و پیساییەوە کاتە ئێستا کە هاوینە ئەگەری ئەوە هەیە کە ئاو کەم بۆتەوە ئەم نەخۆشیان زیاتر هەموو پیسبوونێک هەموو کەمبوونێکی ئەو کۆمەڵێ پەتات بە دوای خۆیانێ یەکێ لەوانە
ئەو کردنی جگەرە هیچ کۆلێرایە گرانەتایە ئەمانە چونکە کە تۆ ئێماڵین پاک و خاوێنی پاک و تەمیزی پاکژی ئێمانە بە ئاوەکرێت وخلقنا من الماء كل شيء حي هەموو شتێکی زیینوەر بە ئاوەکرێ کە تۆ ئاو کەم بوو دەستە پێوە گرت و وەنیە پاک و خاوێنی ماڵەکەت نەپاراز ئەڵبەتە و لە شوێنی قرەباڵغیشە بەداخەوە یعنی مەسان خێزانی وایە کۆمەڵێکی زۆرن چەند خێزانێکن لە ماڵێکی بچووکان چەند کوڕە کات باوکەکەیە باپیریانە بەرکەوتیان زۆرترە بێ. باشە دکتۆر نەخۆشە درێژخایەنەکان ئایا کاریگەری هەیە لەسەر کەسێک بۆ ئەوەی زووتر دووچاری هەوکردنی جگەر بێتەوە؟ باکیدی هەموو بەرگریەکی کەم هەموو بەرگریەک کە بەرگری داوەزێ متمانێمە سەی 95 بە ئاسانی گرن سەی 4 بۆ 5 بە خستی گرن ئێبێ بە درێژخایان سەیەکیان پێڵەن فەڵمینەنت یعنی قڵپە ئەکاتیاوی کوژێ ئەتا بەرگریەکەی زۆر بێت لە ریزی 95 بێت لەوانەیە هەوای بێت وەنیە بەرگریە بێت وەگەر بەرگری نەبووت چێتە درێژخایانەکەش دوو جۆرە هەیە چالاکە هەیە بەس بەردەوامە یعنی چالاکە قەینا درێژخایانە بەس چالاک نییە کپە بەڵام ئەوەی کە درێژخایەنە و چالاکە ئەبێ بە مەینی جگەر بە عەرەبی پێڵێن تەشەموع الکەبەد کە جگەرمەیی بەرەو شێرپەنجە و بەرەو عەجزی جگەرە ڕۆە جا لەبەرەوە یەکێکیش لەوانەی کە تووشی سەڵەتانی جگەرە بن هەڵگرە درێژخایەنەکانی ڤایرۆسی جگەرن کەواتە هەر لە درێژخایەنەکاندا ئەگەری هەیە بێتە شێرپەنجە یان نەخێ لە جۆرەکانی تریشە درێژخایەنەکان لە کتوپڕی نابێت لە درێژخانەکان ئیلتیهابەکە بەردەوامە چالاکە ئەپێڵێن کرۆنیک ئەکتیفی پەتایتس یعنی هەوکردنی جگەری درێژخایانی چالاک کە ئەوە بێ بۆی کەوا بەردەوام بێ خانەکانەوە خۆی چاکاتەوە گرێ دروزە بێت تەلەیف دروزە بێ یعنی ڕیشاڵ دروزە بێت جگەر سفتە ئەگەر تەژبیانە بێ دەست جگەری حیوانەوە بی سفتە کە دەستێ بەسەریانە گرێ و زبریتیا بوو نەخۆشەوە جگەرە نەیخۆیت لە مرۆڤیشا ڕیشاڵ دروزە بێ بەرز و نزمی تیەکەوێ چاڵ و بەرزی تیەکەوێ ئەوانە بوون بە گرۆ ئەو گرۆیانە ئەو گریانە قابلن بکەوە بگۆڕێن شەر نییە هەمویان بەس قابلێتێکی زۆریانەیە ببن بە شێرپەنجەی جگەر لەبەر یەکێ لە هۆکارە هەرە گرنگەکانی شێرپەنجەی جگەر هەڵکردنی ڤایرۆسی جگەری درێژخایەنە. کاک دکتۆر کاتێک کە دکتۆر حاڵەتەکە دەستنیشانەکات بگومان لە ڕێی کۆمەڵک پشکنینەوە ئەمە دەستنیشانەکات ئەو پشکنینە چینکە بۆ هەوکردنی جگەری ڤایرۆسی ئەنجامەدرێت و پێی دیاریەکرێت. یەکەم شت کەیکەن بزان ئەمە هەوکردنی جگەرە چکە بە ئەنزیمەکانی جگەر ئەنزیماتی جگەرمانەیە دەرەکەوێت کەوا ئەمە جگەر هەوی کردووە جگەر کۆمەڵی ئەنزیمی تایە کە ئیلتیهابەکە ئەتەقێ کە تەقێ ئیفرازەکە و ئەنزیمەکانێتە خوێنەوە کاتەوە فەحسی خوێن بە فەحسی خوێن بەڵێ بە فەحسی خوێن بۆ یەکەی پێ دەڵێ ئەمە زەردویە و حتا زەردویەکە لە نوعی جیراوەیە ئینسیدادیە یا ئینسیدادی نییە چونکە ئەمە سێ جۆر زەردویمانەیە زەردویمانەیە پێش جگەر هۆکارەکەی پەیوەندی بە خوێن و دەرمانەوە هەیە بەعزە دەرمانەیە خوڕۆکەی سوور زۆر هەڵەوەرێنێ تووشی زەردوی دەکات نەگونجاندنی خوێنەکەی تێکێکەوە خوێنەکان ناگونجێ خوێنەکەی هەڵەوەرێ دەرمان ئەوە هەوکردن ئەمانە ئەبێ بۆی زەردویی بەڵام پەیوەندی بە جگەرەوە نییە مجرد جگەر فریا ناکەوێت پاچی کاتەوە بە فاسی خوێنەکە توانی جایکەیتەوە هەشمانە لە ناو جگەرایە جگەر هۆکارەکەی کە ناتوانێت هەم ئیلتیهابی کردو هەمووشی کە بۆیە بۆی سەرف ناکرێت هەم خۆشی شەکە بناکات لەبەرەوە ئەنزیمەکانی جگەر پێمان ئەڵەیەکەوە ئەمە لە جۆری جگەرە یا پێش جگەرە و هەروەها ئێمە بیرە نەچێتوانی سۆنەرکەین بۆ نەخۆشەکە سۆنەر نەخۆشەکە پێ دەڵێت جگەر ئاڵساوە ناڵساوە بۆریەکانی گیراوە بەردێکەیە لە پشتیەوە لەوانەیە زەردویەکە نەخۆشەکە بەردی زراویشی هەبێ لەو کاتە هەرچەنە یعنی عادەتەن تۆ بۆ گرنگەکەیان نەچیت یاخۆت پێمان ئەڵێ گەر هات و گەیشت بێتە خۆناغی درێژخایەن پێ دەڵێ بە سۆنەر ئەڵێمە بۆتە کرۆنیک بۆتە درێژخایەن وەکە بۆتە درێژخایەن ئایا گرێ و ڕیشاڵی دروست کردووە و ئایا گرێ و ڕیشاڵی دروست کردووە گومانی شێرپەنجەی لێگرێ ئەو وەختە بێ بە دەرزی لەژێر سۆنەرەکە نمونەیەکی لێ وەرگێ بزانە بۆ بە شێرپەنجە یا هەر بووە بە مەین یا بە چی پێڵێن بە مێوکردن وەکو مێوی لێ مێویکە لە هەنوێنی وەرەگرن پێڵێن تەشەموع الکەبەد بە ئینگلیزی لیڤەر سیرۆسس کە گەشتەوە قۆناغ یعنی زۆر قۆناغ بێزگەلەوە یعنی ئەنجامەکانی ئەو پێڵێ جاری وایە جگەر پوکاوەتەوە
هەریچی کاتە گۆڕانکاری بەس قەبارەی جگەری بە قەبەر و بە حەجم و بە شێوە و بە تێکسچەرەکەی ینی بە تەرکیبەکەی بە بۆری خوێنەکانی بە گریەکانی بە ڕیشاڵەکانی و هەروە ئاوێ دەرەکە کە گەیشتەوە مەرحەلە سیاڵسێ نەخۆشەکە کە گەیشتەوە قۆناغێنی قۆناغێکی زۆر پێشکەوتووە لە هەوکردنی جگەری درێژخایەن. باشە دکتۆر باسی جۆرەکانت کرد بەڵام ئایا هەر جۆرێکیان لە چەند قۆناغ پێک هاتووە قۆناغی نەخۆشیەکەی؟ نەخۆشیەکان ئەوەی کە وتمان جۆری ئەی و ئی عادەتەن کورتخایانن عادەتەن و جۆری ئەیژ ئێستا ڤاکسینی بۆ پێیا بووە جۆری ئەی بەشیەوەی خواردن و پیسبوون نەقڵە بێ و خۆپاراستن قورس نییە ئەگەر ئاوی باشە بێ و ڕێنمایی باشە بێ بۆ خەڵک و عیلاجێکی وای نییە بڵین دژێکی ڤایرۆسی بێتێ چاک بێتەوە. جۆری بی خۆشبەختانە کە جۆرێکە لە هەمویان وەکو بەڕێزە فەرمووت لە هەمویان بەربڵاوترە لقاحی هەیە ڤاکسینی هەیە ئێستا چێشخانەکان دکتۆرەکان مقیمەکان تەعین نابن ئەگەر خۆیان نەکوتن چونکە بەرکەوتی خوێنانەیە ئەم بۆ خۆیان و هەم بۆی خەڵک توش نەکەن. ڤاکسینەکە هەیە و بەڕێک و پێچی ئیشی خۆیەکە کاتێ هەر قۆنیە قۆناغی هەیە ئەو پێش نەخۆشبوونەکە توشبوونەکە ئاعرازەکانی و بەرەو چابوونەوە ئیشەڵڵا هەندێکیان لەیەکا بە درێژخایەن ئەوەی درێژخایەنە لە جۆری بی و سیە بیوتمان لقاحەکەیە فریا خۆی دەتوانێت بکەوێت بۆی خەڵکی کە دوژ نەبێت. سی خۆشبەختانە هەرچەنە لقاحینیە دەرمانی هەیە یعنی سیەکە دەرمانی هەبێ درێژخایانیش بێ چاگە بێتەوە لە سلێمانیش دەرمانەکە هەیە. باش کاکتۆر باست لە چارەسەرەکان کرد بەڵام ئەو کەسانی کە درێژخایەن جیاوازیان چێ لەگەڵانی کە زوو چاکە بنوانی بۆ کە درێژخایەن ئەبێ بەردەوام حەپ و عیلاجی خۆیان هەبێیان چۆن جۆری سی ڤاکسینی نییە بەڵام دەرمان هەیە جۆری سی چاکاتەوە جۆری بی ئەو کاریگەری نییە دەرمانەکان لەسەری ینی خۆپاراستنەکەم سەوگەرترە تێگەی چۆن بەڵام جۆری سی بۆ نەخۆشەکە دەرمان هەیە ناڵم سەیسە بەس لەوانەیە زۆر بیکات چاچی کات هەر لە کۆڵی کاتەوە نەخۆشەکەی لە کۆڵ کات. باشە دکتۆر کەسێک کە تووشی هەوکردنی جگەری ڤایرۆسی ئەبێت ئەتر هەچ جۆرێکیان بێت ئایا لە ڕووی خواردن و خواردنەوە پێویستە چ جۆرە خواردنێک زیاتر بخوایان چ جۆرە خواردنێک پێویستە ڕێگری لێ بکرێت و نەیخوات؟ خۆی جگەر هەر یەک ئیشی نییە جگەر دینەمۆی هەموو لەشە یعنی بێزگە لە ئەوەی خۆی وەکو ئەندامێک خواردن بزە بەکارێنێ و زەش دروست دەکا بۆ شوێنەکانی کە و خەزنیشی ئەکا و شتە پیسەکانی لەش کە پێ ئەڵێن تۆکسین و ینی بڵێن ئەو شتانەی نەتیجەی ینی تۆ تەژینی خۆ بکە هێلکۆڕۆنێکەکەی ماڵەکە پیسە بێ مەتبەخەکەی پیسە بێ ژوورەکە پیسە بێ پێویستە بەپاکردنەوە هەیە هەموو کارەکردارەکانی ناو لەشی مرۆڤ بایپرۆداکتی هەیە یعنی بڵێن شتی هەیە پیسە ئەبێ ئەو شتە پیسە بڕاتە دەرەوە دوو ڕێگەمانەیە جگەر و گورچیلە زۆربەی لە ڕێی گورچیلەوە دیتۆکسی بۆ کرێت ئەجا فڕێرێتە دەرەوە بۆی زەرەرنەیە لە ئەندامەکانی لەش و جگەریش خۆشی کە جگەر نەخۆش بوو ئەم کارانەی پێ ناکرێت نەخۆی ئەتوانێت کارەکانی خۆی بکە نەئەتوانێت و زەخەسم کە بیا بە شوێنەکانی کە نەئەتوانێت ڤیتامینات و خۆراک خەزمکە بۆ خۆی و ناتوانێت دیتۆکس بکە بۆ لەش لەبەر ئەوە هەوکردنی جگەر ئەرکێکی زۆر قورسە ئێستا مەسەلەن هەموو ئەندامێکی لەش هیچ ئەندامی نییە بێمرات هەموو ئەندامێکی لەش تەواوکەری ئەندامەکانی کێ بەڵام سێنتەری ئەندامەکان جگەرە لەبەرەوە کە جگەر ئەوە بۆ هیچی بۆ ناخورێ خۆی پیاوەکە بڵێ چییە خۆی بخۆ من پێیانم چی حەزلیەکەی بخۆ بەس دای مەشتێکی بیتی سوکەڵە بێ سوکەڵە کاربۆیدراتەکانن چۆری قورسە بۆ جگەر پڕۆتینیش قورسە کاربۆیدراتەکان لە هەمووی سوکترە ئەمە شەربەتە ئەمە پسکیتە ئەمە میوەیە برنجە چۆر نەبێ نانە جۆرەکانی ئیشی هەبیرە چۆر نەبێت ئەو شتانە ڕەم بێ سوکەڵەتر بێ بۆی بۆ هەزم بکەیت. کاکتۆر باست لە هۆکارەکانی گواستنەوە ئەو کۆمەڵێک بابەتی ڕەنمایی کرد بەڵام لە کۆتاییە گرنگە باز لە خۆ پارێزی بکەینەوە بۆی کەیشەڵا کەس توش نەبێ و باسیش لە ڤاکسینەکان بکەی ئەگەر کەسێک بێ دوور بێ لە ڤایرۆسەکە چۆن ئەنجامی بێ؟ خۆپاراستن لە هەموو شتێک گرنگترە ئەم بەرنامجانی بەڕێستان یەکێکە لەو بەرنامجانە سەرکەوتوارە بەڕاستی ئێوەش و شوێنەکانی کەش کە بازەکرێت بەرچاو ڕوونی دایمە بە خەڵک بیری بخەیتەوە بیرخستنەوە نیە؟ الله فتذكروا فإن الذكرى تنفع المؤمنين دائما بیر خەڵکی تۆ زۆر باشە جاری وایە لە هەڵەیەکی بچووکە کابرایەکی زۆر زیرەکە زۆر بتوانایە زۆر بلیمەتە لە پەلێپەلێکی بچووکە لەوانەیە هەڵەیەکی گەورە بکە لە ژیانی خۆی و مناڵەکانی و کەسوکاری دەورە پشتیت لەبەرەوە بیرخستنەوە زۆر مهمە بزانن کەوا ڤاکسین هەیە مناڵەکانە بێ بکوترێن
بان باسکە بۆ کە سوکاری بڵێ گرنگە خۆی نەشارێتەوەری لە کاتی خۆی وڵا ئازاری هەیە وڵا ناخۆشە وڵا فڵان کەس کردی بن باخەڵی ئەستور بوو هەنێ جار بەعزە سلبیاتێک هەیە ڕێکشن زۆرە بەعزێکێت کە ڤاکسینەکەی بۆکەی خۆڵی ئەستورە بێ ئەخورێ خوێنی لێ ئیلتیهابەکا بن باخەڵی ئەمانە شتی دەرەچین شتی بەسیتن شتی لاوەچین گرنگی بە ڤاکسین بیرێ لە کاتی خۆیان لە عمری خۆیان بکرێت و هەروەها ئەچی بۆ هەر شوێنێک سەیری پاک و تەمیزەکەی بکە هەر نەبوو زانی بەدڵ نەبوو بڵێ بەڕۆژوم درۆیەکی سپیەکەی دۆخۆ کەسی چ لێ ناکە ئەو کەلوپەلانە بەکارمێنە خۆ بپارێز یا بڵێت نەخۆشم سیحەتم باش نییە هەز ناکەم شتام وە خۆ بپارێزە لەو شوانە بە شێوازێکی نەرمانە ئەدەبیانەتیان گەێنە ئەم خواردن و کەلوپەلا لەگەڵ ئەمان ناگونجێ یعنی من برادرم بۆ چۆ بە مەتام خواردنیان بۆ هێناوە بزنانە وشکەکەی خواردەوە وتم بۆ تی وەڵام من مەعیدەم تۆرە دوایوتی کاکە پەرداخەکانیان پیس بووە پێشم تو نیانشتووە کەوچەکەیان پیس بووە وەنیە هەڵگرتنی کەوچکەکە کە شاگرد دێ بۆ دێنێ ڕێزمەیە بۆی تاجی سەرن ئیژەکەن خزمەت دەکەن لەگەڵ دەستیایە لە پێشەکە یانی هیچ بەکاری نێنی چکە نازانی ئەو دەسە پێشەوە لەبەرەوە ئێمە لە عملیاتە دەستمانە شۆین دەستمان پاکەینەوە تاقیمی لێن بۆ عملیاتی دووەم ناخوا دەدەقە دوای ئەوە ناخوا چی و کردەوە بۆ یەکەم سەر لە نوێ دەست پێ بکەیتەوە بۆ هەموو حاڵەتێ بە دەست پێ بکەیتەوە بۆ خۆ پاراستنیش بۆ هەموو شوێنێکە بێ خۆ بپارێزی لە کلوپەلی خەڵک لەوانەی کەوا گومانە لێتی ناڵێم واسواس بە واسواسی خراپە نەخۆشی دروستەکە خۆ بکتە ماڵم ناڵ بکتە خۆ پارێزە پاک و خاوێنی هەموو شتێک هەموو خواردنێک لە هەموو شوێنێ مەخۆ وەگەر نەخۆشێک هەبوو تۆ چی بۆکەیت ئەتوانی پشگیریەکی مادی معنەوی بۆ بکەیتەوە باشترە دانیشی بە دیارەوە هینی بۆ بکەیت وە نەخۆشەکە بێنیتەوە بۆ ماڵم ناڵی خۆت و لە کاتی کۆرۆنا خەڵک و حسابی کرد تایبەتی لە سەرەتاوە نزیکی خزمی کە سوکاری نزیکی بۆ ئیزانی نەقڵە بێ بە بەرکەوتن ناچوون بۆ لای یەکتری بە تەلەفۆنێک بە هەواڵ پرسینێک لەبەرەوە تۆش دەتوانی کە نەخۆشەکە زەردوویەتی سەپۆرتی کە پژگیری کە هەموو شتێکی بە بەس هەر نییە کەلوپەلەکانی بەکاربێنی و ڤاکسین گرنگە زۆر خۆپاراستن لە ڤاکسین مهمترە و هەروەها وریابوونەوەی خەڵک وریاکەیتەوە بە هەموو شێوەکان لە هەموو ئاستەکانە ئەوە نییە بڵێ وەڵام من ئەوم و دایمە ئەم لەم ڕۆژانەشە من پێم خۆشە پیاوە ئاینێ بەرپیاو بکان ئەوانە پیاوی ئاینین ئەوانە عالمن ینی ئێمە زمانیم پیانە و پیانەوەتن پیانە عالمی دینی لە مزگەوتەکانە لە منبەرەکانە لە ڕۆژێکی وە نیو دقە هەر نیو دقە توانێت بە هەزاران خەڵک ڕۆشنبیر بکەن هەر کەسە و لە شوێنی خۆیەوە لە جۆرناڵەکەیەوە لە بەرنامجەکەیەوە کەوا هیچی ناوێت خۆ پارێزە پاک و خاوێنی واسواس مەبە مەچۆ دوو ساابون هەیە دوو ساابون بەکارێنێوە دەسێژۆ پێستەکە لێ کردەوە نەخۆشەکە جا بۆ نەقڵە بێ هەتا زۆری بشۆی زیاتر نەخۆشی توژە بێت پێستەکە تەنگە بێت بە ئاسانی مەخۆشی و چێتە سەری و ئەژی لەسەری وریابوونەوە مهمە ڤاکسین مهمە ئاگادارکردنەوەی خەڵک مهمە و ڕۆشنبیری تەندروستی کلێک مهمە دەست خۆش بێت زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر فاروق حەسەن ڕاوێژکاری نوشتەرگەری گشتی کە لە تەوەرە هەموو لە دوور بوونی ئینشەڵا لەم نەخۆشیانە ئومێدەکەین زانیاریی هێندە باشمان گەیاند بێ کە خەڵک بتوانێتتر لەمە هوشیار بێت لە خۆپارێزیەکان سپاس دەکەین سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بەرنامەکەتان